سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە هاتووینەتەوە خزمەتتان هەروەکو ئاگادارن لە ناو دڵی ئەمڕۆی کۆمەلگا کە کۆماری ئیسلامی پەرە بە سەرکوت و هێزی سەرکوتی خۆی ئەدات بۆ ڕێگە پێگردن بە هەر جۆرە ناڕزایەتیەک بە ڕێوچوونی ڕێوڕسمی 8 مارس کە ئەمساڵ خەڵکی شۆڕژگێر و هەڵسوڕاوانی کرێکاری و تەنانەت خەڵکی مەدەنی لە چەندین شار و شوێنی جیاواز لە ئێران و کوردستان بەڕێویان برد. نیشاندەری بەهێزتربوونی ئازادی خوازانی کۆمەلگا لە بەرامبەر کۆماری ئیسلامی بووە. ئەمڕۆ بۆ هەموو کەس ئاشکرایە کە ژنان و داخوازیەکانیان لە سەرەتای ئەم بزوتنەوە و ناڕەزایەتیانە و کە ئامانجیان ڕۆخاندنی کۆماری ئیسلامیە. هەر بۆیە لە درێژەی باسەکەماندا باز لە چۆنیەتی دەستەبەربوون و بەڕێوەچوونی ئەم ڕێوڕسمانەی 8 مارسی ئیمساڵ و دەستکەوتەکانی وە دوواجار باز لە ڕنگدانەوەی ئەم ڕێوڕسمانە لەسەر بارودۆخی سیاسی ئێران و ناڕەزایەتیەکانی ناوخۆی کۆمەلگا دەکەین. ئێمەش لەم بەرنامەیەدا داوامان کردووە لە هاوڕێگەلایەژی ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵات تا بێت و بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە. سەرنجتان بۆ بینینی ئەم بەرنامەیە ڕادەکێشم. هاوڕێگەلایەژ بەخێربی بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس. هاوڕێگەلایەژ ئەگەر ئامادە بن پرسیارەکان ئاوا دەست پێەکەم. بەڕای ئێوە جیاوازی مەراسمی 8 مارسی ئیمساڵ ساڵانی ڕابردووە چی بووە؟ پێشەکەی ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. لە ڕاستیدا بەڕێوەبردنی 8 مارسی ئەمساڵ کارێکی ئاسان نەبوو بە چەند هۆوە. سەرەڕای قەیرانی ئابووری و سیاسی تەواو وڵاتانی سەرمایەداریەوە بەتایبەت لە ئێراندا پاندەمی کۆرۆناش تەنگی هەڵە نابوو بەسەر خەڵک و کۆمەلگا لە تەواو دنیاداوە بەتایبەتی لە ئێراندا. سەرەڕایەوەش کە خەڵک توانیان لەو شەرایطە سەختەدا کە قەیرانی سیاسی و اقتصادی و هەروەها پاندەمی کۆرۆنا ژنانێکی زۆری لە کار بێکار کرد. بە جۆرەی ئامارەکانی خودی دەوڵەت زیاتر لە 1 میلیۆن ژن لە پارەکەەوە تا ئێستا لە کار دەرکراون و کەوتونەتە پەراوێز و حاشیەی شارەکان و کارهایی چووکە و لە مترۆدا دەستفرۆشی و کاری خانەگی ئەوانەدا و هەروەها قەرنتینەی ئیجباریش باعثی ئەوە بووە کە تندوتیژی لە خانەوادەکاندا زۆرکە. ئەمانە هەموو گۆشارێکی زۆرن کە ژنانی ئێران بە تایبەتی بەرەوڕووی بوونەتەوە. بەڵام سەرەڕایەوەش ژنانی تێکۆشەر و هەڵسوڕاوانی تێکۆشەر و کرێکاری و هەروەها دانیشتۆکان و ڕووناکبیران توانیان لەو شەرایطە سەختەدا مەراسمی 8 مارس لە شارە جیاجیەکانی ئێران و کوردستان بەڕێوەبەرن. بە تایبەتی لە کوردستان هەروەکو ئێوەش ئاگادارن و پێم وایە خەڵکیش ئاگادارە سەرەڕای میلیتارەزەکردنی چەندین شاری کوردستان لە بە تایبەت مەریوان و سنە خەڵکی کوردستان توانیان لە زۆرێک لە شارەکان وەکو سنە و سەقز و مەریوان و بانە و هەروەها شاری شنۆ مەراسمی 8 مارس بەڕێوەبەرن. ئەمە نیشان دەدا کە نەگرتن و نە کوشتن و نە تندوتیژی زیاتر و نە فەقیری و نە فشارهێنان بۆ خەڵک ناتوانێت بەر بە خەباتی ڕزگاری خوازانە و هەروەها بەر بە بەڕێوەبردنی مەراسمەکانی 8 مارس بگرێ. کە بینیمان لە ساڵی ڕابردوودا ئێمە بەر لە 8 مارس بینیمان کە دەوڵەت زەختێکی زۆری خستە سەر تێکۆشەرانی مەدەنی و تێکۆشەرانی ژنە هەروەها معلیمی زمانی دایکیش لە کوردستان هەروەها زیندانێکی زۆر دوور و درێژی بەسەردا سەپاندن بە هیوایەوەی کە بتوانێت پێش بە فعالیەتی ئەو تێکۆشەرانە بگرێ. بەڵام سەرەڕای ڕەشبگیرێکی زۆر واروەها سەپاندنی زیندانی دوور و درێژ حکمی دوور و درێژ بەسەریاندا نەیانتوانی بەر بە بەڕێوەچوونی مەراسمەکانی 8 مارس نە لە ئێران و بەتایبەتی لە کوردستان بگرن.
ئەمە نیشان دەدات کە خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی کوردستان بەهۆی ئەوەی کە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە بەهۆی بوونی جەرایانێکی چەپ و سۆسیالیست و کۆمونیستی وەکو کۆمەڵە و تاریخچەیەکی توولانی خەڵک ئامادەگی ئەوەی هەیە وشیاری ئەوەی هەیە کە لە هەر فرسەتێکە بۆی بڕەخسێ بتوانێت هێز و توانای خۆی نیشان بدە و هەروەها ئەو شتانە نە خشونەت نەگرتن نە زیندان ناتوانێت بەر بە خەبات و تێکۆشانی خەڵکی ئاگا و وشیاری ئێران و کوردستان بگرێ. هەشتی مارسی ئەمساڵ زۆر تایبەتی بوو. هەشتی مارسی ئەمساڵ وتم لەژێر پاندەمی کۆرۆنادا کە زەختێکی سێبەری خسۆتە سەر هەموو بوارەکانی ژیانی خەڵک بە تایبەت ژنان، بەڵام ژنان چۆکیان دانەدا و دەنگ و هاواری خۆیان بەرز کردەوە لەو ڕۆژەدا و ئەو ڕۆژەیان زیندوو ڕاگرت و لەگەڵ هاوچینەکانیان لە سەراسەری دنیا ئەم ڕۆژەیان ڕێز لێگرت. بەڵێ هاوڕێگە لە لێکدانەوە ئێوە سەبارەت بە هەوڵدان بۆ دەستەبەرکردن و بەڕێوەچوونی ڕێوەڕسمەکانی ئەمساڵ چییە؟ بەڕاستی ئەمساڵ هەروەکو لە بەڕێوەچوونی مەراسمەکان بۆمان دەرکەوت، لەم مەراسمانەدا جێگە و پێگەی ڕێکخراوەکانی غەیری ڕەسمی و غەیری دەوڵەتی کە هێستا ناویشیان نییە بەڵام لە ناو ئێراندا بەتای بە کوردستاندا وجودیان هەیە، جێگە و پێگەیان زۆر دیارە. ئەمان توانیان بەڕێوەبردنی ئەو مەراسمانەوە هەروەها دەربڕینی بەیانیەهایی چەپ و ڕادیکاڵ توانیان هەشتی مارسی ئەمساڵ جیاوازتر بێ، ڕەنگێکی جیاوازتری پێ ببەخشن بە نیسبەت ساڵانی داهاتوو. لەم ساڵدا ئێمە بینیمان کە جەرایاناتی ڕفۆرمیست و جەرایاناتی ئیسلاح تەڵەبی دەوڵەت هەروەها نە فێمینیستەکان نە ناسیۆنالیستەکان نە ئیسلامیستیەکان نە لیبراڵەکان دەنگۆیەکی ئەوتۆیان نەبوو لە هەشتی مارسی ئەمساڵدا. ئەمە دەنگیان کپ بوو و هەروە چوونە کەنارەوە، بەڵام لە ئەوەشدا دەنگی جەرایاناتی چەپ و ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بەرز بووە و ئەوەش لە بەیانەکانیاندا دەرکەوت کە هەشتی مارسی ئەمساڵ ڕەنگوبۆیەکی چەپ و ڕادیکاڵی بەخۆوە گرت بوو. ئەمە نیشاندەری ئەوەیە کە لە ئاڵوگۆڕی داهاتوودا نەخشی ژنانی چەپ و ڕادیکاڵ و هەروەها جەرایاناتی کارگەری و دانیشتجویانی چەپ و ڕادیکاڵ لە ئاڵوگۆڕی داهاتوو لە ئێراندا بەرچاوە. ئەمە دەرەجەیەک لە وشیاری خەڵک ڕادەگەیەنێ کە ئیتر کۆمەلگای ئێران بێ ئاسۆ نییە، ئاسۆیەکی ڕوونی لە بەرچاوە و بۆ ئاڵگۆڕی داهاتوو ئالتەرناتیوی خۆی هەر لە ئێستاوە بۆی ڕوونە و دەزانێ ویستەکانی کۆمەلگا بە تایبەت ویستەکانی ژنان چییە. تایبەتمەندێکی تریشکە هەیبوو هەشتی مارسی ئەمساڵ بووە بە مەیدانێک گۆڕەپانێک لە خەبات و تێکۆشان بۆ هەموو تەشەکولەکانی دیکەی کرێکاری و دانیشتجویان و بازنشەستەکان و هەروەها مستەمەری بگیران و کۆمەلگای ناڕازی لە ئێراندا لە ئێحترازاتی لە ئابەرمای 96 لە دەیمای 96 و ئابەرمای 98 و هەروەها ئێحترازاتی ئەخیری بازنشەستەکان بۆمان دەرکەوە کە نەخشی ژنان لەم ئێحترازاتەدا زۆر بەرچاوە. هەروەها توانیویانە لە هاوکاری لەگەڵ هاوچینەکانی خۆیاندا لە گۆڕەپانەکانی مبارزەدا لە خیابانەکاندا لە احتساباتەکانی کارگەرانی نێشەکەری هەفتەپە و خاتوناباد و هەروەها سندیکای واحدی ئۆتۆبوسڕانی تاران و ئەوانە ژنان نەخشی بەرچاویان هەبووە و ئەوە خۆی نیشانەی پێشرەفتێکە ئاسۆیەکی ڕوونە بۆ شۆڕشی داهاتوو کە خاستی ژنان کە ویستی ژنان ڕزگاری ژنان تەنیا ئەمری ژنان نییە بەکو خاست و ویستەکانیان بۆتە بە خاستێکی عمومی سەرتاسەری لە هەموو بەشەکانی جوڵانەوەی ئێعترازی لە دژی کۆماری ئیسلامیدا و خودی کۆماری ئیسلامیش بەوە ئێعترافی کردەوە بۆیە
ماشینی سەرکوتی زۆتر لە جاران وەکارهێناوە و هەروەها بە دروستکردنی پەروەندەی ئەمنیەتی بۆ زیندانیانی سیاسی پێی وایە بەم جۆرە دەتوانێت دەنگی ئێحتراز و دەنگی شۆڕژێر و هاواری کۆمەلگای محتەرزی ئێران و کوردستان کە 8 مارس بە پێچەوانەی ئەوەی هەم بە کۆماری ئیسلامی هەم بە جیهان ناسان کە دەنگی شۆڕشی گەلانی چەساوە ئێران بەتایبەت ژنانی زوڵم لێکراو هیچ سەرکوتێک جمهوری ئیسلامی لە ماوەی 42 ساڵدا نەیتوانیوە ئەو دەنگە سەرکوتکە. لە مەراسمەکانی ئەم ساڵدا لە دەیان جێگا سرودی بەرابەری ژن و پیاو کە سرودێکی ناسراوە لە ساڵی 1357ەوە کە لە 8 مارس ئەم سرودە بڵاوبەوە ئەم ساڵ بەدەیان قات لە مەراسمەکانی زۆرا بڵاو بووە بە ژنانی زیندانی ئیتلائیاندا دەرەوە هەروەها ژنانی قوربانی ئەسید پاشی هەروەها ئێعترازیان کرد زۆرێک لە ڕێکخراوەکانی دانیشتجووی و بازنشەستەکان و هەروەها ژنان بە دەربڕینی بەیانیە و ئیتلائیە و ئەوانە توانیان کە دەنگی خۆیان تێکەڵاوی دەنگی ژنانی جیهان بکەن کە شۆڕشی برسیەکان شۆڕشی هەژارەکان شۆڕشی ژنان ناتوانێت شۆڕشێکی ئاشتی خوازانە بێ لەگەڵ جامعی سەرمایه‌داری و لەگەڵ کۆنەپەرستی و مەسهەب و پیاوسالاری ئەم شۆڕشە شۆڕشێکی چینایەتیە هەر بەو میزانەی کە شۆڕشی کرێکاری چینایەتی تر بۆتەوە فاصلەی چینایەتی قوڵتر بۆتەوە بەو میزانە شۆڕشی ژنان زیاتر چینایەتی بووە و ڕنگ و بۆنی ڕادیکاڵ و سۆسیالیستی بەخۆوە گرتووە ئەمە هەموو دەستاوەردهایەکن کە لە 8 مارسی ئەم ساڵدا ئێمە دەیبینی. زۆر سپاس هەڕێگە لاوێژ لێکدانەوەی ئێوە سەبارەت بەو بەیانیانە کە خۆتان باستان کرد کە چالاکان و ڕێکخراوە سەر بەخۆیەکان دەریان بڕێوە جیاوازیەکانی لە بەیانیهای حکوومەتی چییە؟ گەرچی کۆماری ئیسلامی حولی داوە کە ڕۆژی 8 مارس لە تاریخ و تەقویمی ئێران بسرێتەوە بەڵام جوڵانەوەی کرێکاری و جوڵانەوەی ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب هەروەها شۆڕژێرانی ناو و دەرەوەی وڵات ئیجازەیان نەداوە کە جمهوری ئیسلامی بەو سیاسەتە چەپەڵەی خۆی بگات بەڵکو ئەم ڕۆژە لە تەقویمی ئێراندا سەبت بووە. ئەم ڕۆژە بە میلیۆنها کەس بە ڕۆژی خۆی دەزانێت بۆیە لەم ڕۆژەدا بە میلیۆنها کەس گەرچی بەهۆی کۆڕۆنا و بەهۆی سەرکوتی شەدید و میلیتارزەکردنی ئێران شارەکان نەیانتوانی کۆڕ و کۆمەڵ و مەراسمی زۆر گەورە پێبێنن بەڵام لە حەدی خۆیدا نیشاندرا کە ئەم ڕۆژە تعلقی هەیە بە میلیۆنها خەڵکی چەساوە و بەتایبەت ژنانی زوڵم لێکراوی ئێران. ژنانی ئێران بە حکمیەوەی کە ئێران یعنی خەشنترین و هەروەها درندەترین دەوڵەتە بە دژی ژنان و تا ئێستا هەرچی اختیاریدا بۆ دەسەڵاتیدا بۆ سەرکوتی ژنان درێغی نەکردەوە لە زیندان و ئێدام و قەساس و تەجاوەز و هەروە بێکارکردنیان فشار بۆ هێنانە لە خیابانەکاندا نارنەوەیان لە کونجی خانەدا زیادبوونی قەتڵی ناموسیەکان هەروە ئیزدواجی کچانی مێرمنداڵ نەیتوانیوە ژنان سەرکوت و بێدەنگکە ئەم جیاوازێک کە ئەم بەیانیانە هەیبوو لە ویستەکانیاندا دیارە لە ویستەکانیاندا باسی ئازادی بەرابەری کە تەواوی بینی ژن و پیاو دەکەن باسی بەرابەری حەقدەستەکان دەکەن باسی ئازادی سێختی جەنین دەکەن کە سێختی جەنین کە لە تەواو مێژووی شۆڕشی ژنان لە دنیادا خەباتی بۆ کراوە هەر ئەم ساڵ لە لەهستان و لە ئەرژانتین بە میلیۆنها ژن ڕژانە خیابانەکان و توانیان ئەو ئازادی سێختی کۆرپە بە دەوڵەتەکانیان داسەپێنێن و ئەوە بسەلمێن کە ئەو حەقە بەدەست بێن بەڵام لە ئێران ئێستا زۆری ماوە لە ئێران و خاوەرمیانە و ئەفغانستان جارە زۆری ماوە بۆ گەیشتن بەو خاستە ئەمە جێشێک لە خاستەکانە جیاواز لەوە
لە بەیانەکانی ئەم ساڵدا خاهانی ئازادی زیندانیانی سیاسی ژن بوونە، خاهانی ڕەفی هەر جۆرە تند و تیژێک بوونە. سەرەڕای ئەوەش خاهانی ئەوە بوونە لە بەیانی ئەم ساڵ کە لە شاری سنە دەرچوو کە بکوژانی ژنان لە ژێرناوی قەتڵی ناموسی وەکو تاوانبار بناسرێن، گەرچی تا ئێستا بەهۆی قانونی ئیسلامی کە قانونێکی سەر تاپا زیدی ژنە هیچ مافێک بۆ ژن بە ڕسمی ناناسێ، حتا ئەو ڕێزە مافانەی کە لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیشدا بۆ ژن نووسراوەتەوە بە ڕسمی دەناسن، ئەوانەشیان لێزەوت کردوونە. داوای ئەویان کردەوە کە قاتڵانی قەتڵی ناموسی وەکو تاوانبارێک وەکو مجرمێک بناسن و سەزا بدرێن. ئامە خۆی پێشرەفتێکە لە بەنسبەتی بەیانیەکانی ساڵانی پێشوو و هەروەها ژنانی شۆڕژێر بەوەش ئاگان کە گەیشتن بە ویستانە تا مادام کە کۆماری ئیسلامی لەسەر کار بێ مسۆگەر نییە، بەڵکو ئەم ببێت بە مەیدانێک بۆ گۆڕەپانێک بۆ خەباتکردن بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی. ئەوەش نیشاندەری ئەوەیە کە خەڵکی ئێران و کوردستان بەتایبەت ژنانی هەژار و چەوساوە بەوە گەیشتون کە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بۆ ئازادی و یەکسانی کامل تەنیا ڕێگای ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە دەستی خودی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بڕوخێ، ئەو وەختە ئەوان بتوانن خەڵکی کرێکار و زەحمەتکێش بتوانن بە دامەزراندنی حکوومەتی شۆرایی واروە ئالتەرناتیوی خۆیان بتوانن داخوازیەکانی خۆیان مسۆگەرکەن، ڕێگا خۆشکەن بۆ دامەزرانی دنیایەکی ئاسوودە و بەرابەر بۆ جامعەیەکی کۆمەلگایەکی سۆسیالیستی. بەڵێ هەوڕێگەلاوێش زۆر سپاس. هەوڕێگەلاوێش خەڵک گرنگەکان و دەستکەوتەکانی سیاسیەکانی 8 مارسی ئەمساڵ کامانن؟ خاڵە گرنگەکان وەکو کورتەیەکش لە پرسیارەکانی پێشوودا ئاماژەم پێکرد، نەخشی تەشەکولهای کارگەری و دانیشتجویانی چەپ و ڕادیکاڵ و هەروەها بازنشستەکان و معلمین لە کۆمەلگادا، گەرچی بە شێوەی ڕسمی فەرمی ڕانەگەیاندراوە کە ئەمانە لە پشت ئەم کۆبوونەوانە و نووسینی ئەو بەیانانەدان، دیارە ژنانی تێکۆشەر بۆ خۆیان پێشڕەوی ئەو جوڵانەوە کۆمەڵایەتیانن. ئەمە نیشانەی یەکێک لە دەستاوەردەکانی ئەم ساڵە، دەستکەوتەکانی ئەم ساڵە کە جەرایاناتی چەپ و ڕادیکاڵ توانیویانە نفوس بکەنە ناو جامعە و ناو کۆمەلگا، گەرچی ڕسمەن حزوریان نەبێ، بەڵام غەیری ڕسمیش توانیویانە تاسیردا بنێن سەر ئەوە کە ئێعترازەکان بەیانیەکان ڕادیکالتر و چەپتر بن. هەروەها حزوری ئەوان لە ناو جامعەدا نیشان دەدە کە ئەوان توانیویانە بگەڕێنەوە ناو کۆمەلگا، لە مەحفەلی جیا لە ناو جامعەدا نەبن، بێنەوە ناو کۆمەلگا. و یەکێک لە خاستەکانی هەرە سەرەکی ئێمەش و یەکێک لە وەزیعەیفی هەرە سەرەکی ئێمەش ئەوەیە کە ئێمە وەکو جەرایانێک حزبێکی سیاسی بتوانین بچینە ناو دڵی ژنان و ژنانی کرێکار و زەحمەتکێش لە دێهات و لە حاشیەی شارەکان و هەروەها ناودڵی جوڵانەوەی چینی کرێکار. یەکێک لە دەستاوەردەکانی تر کە دەتوانم باسی بکەم ئەوەیە کە خاستەکانی ژنان تەنیا خاستی ژن نییە، بەڵکو بۆتە بە خاستی کۆمەلگاش، خاستی هەروەها جنبشی کارگەری. پێشتر ئاماژەم پێکرد کە وەکو کارگەرانی نێشەکەری هەفتەپە و سندیکای شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی و کارگەرانی خاتوناباد و کارگەرانی نەفتی ئاهواز و کارگەرانی سەنعەتی کرمان، ئەمەش نیشان دەدە کە تا دەرەجەیەک لە وشیاری خەڵک تا حدێک زیاد بووە کە خاستی ژنان بۆتە بە خاستی کولی کۆمەلگا. لە دوودانە لە بەیانەکان شعارەکانی ئەم ساڵ کە لە بەنەردا بەرز بووە، دوو شعاری تایبەتی تێدا بوو. یەکێکیان ئەوە بوو کە هیچ شۆڕشێک بەبێ بەشداری ژنان سەر ناکەوێ. ئەمە
شعارێکی چەپ و کۆمونیستەکانە کە لە مێژووی کۆمونیستەکاندا سەفت کراوە. ئێستا لە مێژووی جوڵانەوەی ڕزگاری خوازی ژنان و کۆمەلگای زەحمەتکێشی ئێران و هەروە جنبشی کارگەری ئەوە بۆ بە شعارەکانن. دانەیەکی تر ئەوەیە کە پێوانەی ئازادی هەر کۆمەلگایەک ئازادی ژنانە. ئەمەش یەکێک لە شعارەکانی سەرەکی کۆمونیستەکانە کە بۆتە جێگیر بووە لە ناو کۆمەلگادا، وەکو لە بەنەری سووردا نووسرا بوو بە شێوەیەکی بەرز لە سەرچیاکاندا مەراسمەکاندا بەرز بووە. ئەمانە هەموو جیاوازی ئەوەن کە جنبشی ژنان بەرەو پێکێنانی ڕێکخراوەی خۆی دەچێ، گەرچی بەهۆی ئەوەی کە ژنانی ئێران زۆربەی هەر زۆریان بێکارن، زیاتر لە 86% بێکارە. ئەمە بە ئیجبارەن نادراونەتەوە بۆ ماڵەکانیان. ئەمە بخۆی مانەیەکە لەسەر ڕێگای ئەوەی کە ژنان بتوانن ڕێکخراوە پێک بێنن و سازمانی خۆیان پێک بێنن. بەڵام دیسان ئەوە ڕێگر نیە دەتوانن لەگەڵ هاوچینەکانی خۆیان، لەگەڵ خودی جنبشی کارگەری و لەگەڵ بازنشستەکان و دانیشتجویان متحد بن و دەنگ و ناڕەزایەتی خۆیان هەروە ویستەکانی خۆیان بەرز بکەنەوە. ئەمانە هەموو دەستکەوتایەک بوون کە سەرەڕای ئەو مەحدودیەتانە و ئەو مانعانەی کە لە ئێران هەبوون لە ڕەشبگیریەوە بگرە، لە پاندەمی کۆرۆناوە بگرە، لە ئەوەی کە لە گرانی و لە فەقیرێکی یەکجار کەمەرشکێن کە بەتایبەت پشتی ژنانی شکاندۆ لە ئێران و لە کوردستاندا. سەرەڕای هەمووی ئەوانە توانیویانە ئەوان مۆری تایبەتی خۆیان، مۆری چەپ و ڕادیکاڵی خۆیان لە 8 مارسی ئەمساڵ لە ئێران بدەن. ئەمەش خۆ یەکێک لە دەستکەوتەکانە کە جمهوری ئیسلامی تەنیا ناتوانێت ئەم دەستکەوتە وەربگرێتەوە، بەڵکو ئەم دەستکەوتانە دەتوانێت بێ بە سەرەتایەک بۆ شۆڕشی داهاتوو بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی کە من پێم وایە من خۆشببینم کە شۆڕشی داهاتوو لە شۆڕشی داهاتوودا ژنان نەتەنیا وەکو کەمینە لە شۆڕشدا زۆر بەشدار دەبن، بەڵکو پلاتفۆرمەکان و بەیانیەکان و ئالتەرناتیڤەکان و خاستەکانیشیان بۆ داهاتووی ئێران دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بەدەستەوە دەگرن کە ئەمە نیشان دەدا کە ئیتر تاریخی ئینقلابی 57 جارێتر لە ئێران تکرار نابێتەوە. باکو جارێکی تر ئەگەر ئینقلاب بکرێ، ئینقلابێکی وشیارانەیە کە ژن و پیاوی ئازادی خواز و بەرابەری تەڵەب ئاگاهانە بۆ دامەزرانی حکوومەتێکی شۆرایی، حکوومەتێکی کرێکاری کە تێیدا ئازادی هەموو چینەکان و هەموو کۆمەلگا بەبێ جیاوازی ڕەگەزی و ئەوانە تێدا مسۆگەر دەبێ، ئەمە دەستە بڕ دەکرێ. ئەمانە هەموو تایبەتمەندی ئەو ساڵ بوون سەرەڕای ئەو هەموو فشار و کەند و کۆسپ و خەفەقان و گرتن و کۆرۆنا کە لە ئێراندا تەنگی هەڵێناوە بە سەر کۆمەلگای ئێراندا بەتایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش. گەلاوێژ زۆر سپاس. من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان شتێکتان هەیە کە باستان نەکردوێ فەرمووی. منیش شتێکی تایبەتیم نەماوە، زۆر سپاس بۆ کە دەرفەتتاندا بە من بژین و سەرکەوتوو. بینانی خۆشەویست زەگادارتان دەکەینەوە کە هاوکارم ئەمیر هەر بە بۆنەی 8 مارس شێعرێکی خوێندەسەوە کە پێشکەشتان دەکەین. چۆن دەکرێت باسی لە هێزی کۆمەڵانی خەڵک بکرێت بێت تێگەیشتن لەوەی کە کۆمەڵ دوو ڕەگەز پێکی دێنێت. شەرێک لە جان لێنۆن و یۆکۆ، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە بۆ کوردی مێهدی حوسێنی.
ژن ژێردەستەترینە لە جیهاندا ژن ژێردەستەترینە لە جیهاندا بەڵێ وایە تێ بفکرە و کارێک بکە واداری دەکەین خۆی بنەخشێنێ و سەمامان بۆ بکات ئەگەر نەی هەوێ کۆی لەبێت ئەڵێن خۆشمانی ناوێ ئەگەر وەک خۆی بێت ئەڵێن ئەتواری پیاوانەیە تاقیری ئەکەین بەڵام وا نیشان ئەدەین جێگەی لەسەر سەرمانە ژن ژێردەستەترینە لە جیهاندا بەڵێ وایە ئەگەر باوەڕ ناکەیت چاوێک بە ژینی هاوژینتدا بخشێنە ژن کۆیلەی کۆیلەکانە بەڵێ ئەوە دەبێت لە قاو بدرێ واداری ئەکەین بزێت و منداڵی ببێت پاشان وەک مریشکێکی پیری دەستەمۆی لێەکەین پێی ئەڵێین تەنها جێگەی ئەو ماڵە و هیچی دیکە پاشانیش تانەی لێ ئەدەین کە خەڵکینە نییە و بەکاری دۆستایەتی نایەت ژن ژێردەستەترینە لە جیهاندا ژن کۆیلەی کۆیلەکانە بە شەو ڕۆژ لە تەلەڤیزیۆندا تەوهینی پێدەکەین تازە پێمان سەیرە بۆ ئازایەتی و باوەڕ بەخۆیی تێدا مردووە لە گەنجیدا ئارەزووی سەربەستی لە ناخیدا ئەکوژین خۆمان پێی ئەڵێن زیت و زبر و زرینگ مەبە بەڵام تاقیری ئەکەین کە بۆچی گەمژەی ژن ژێردەستەترینە لە جیهاندا بەڵێ وایە ئەگەر باوەڕ ناکەی چاوێک بە ژینی هاوژینەکەتدا بخشێنە ژن کۆیلەی کۆیلەکانە بەڵێ ئەوە دەبێ لە قاو بدرێت بەڵێ بینانی خۆشەویستەوەی کە پێشکەشتان کرا لە بەرنامەیەم هەفتەی ئاسۆی بەرابەریدا و توێژێک بوو لەگەڵ هاوڕێگە لاوێژی ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵات لەسەر دەستکەوت و ڕنگدانەوەی ڕێوڕسمەکانی 8 مارسی ئەمساڵ هیوادارین جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێ تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.